لە دوای زیاتر لە 70 ساڵ پاشایەتی دەستوری مردنی ئێلیزابێسی دووەم بۆ چەندینەوەی شانشینی بەریتانیا هەواڵێکی شۆکێنەر بوو. بە تایبەتی قۆناغی ناوبراو یەکێکە لە هەستیارترین مێژووی هاوچەرخی وڵاتەکە و گۆڕانکاریە جیهانیەکان. نەک تەنیا چینی لاوان بەڵکو و پیرانی وڵاتەکەش لە ماوەی تەمەنیاندا جگە لە ئیلیزابێس کەسێکی دیکەیان لەسەر عەرشی پاشایەتی نەدیوە. هەر بۆیە مردنی لە ناکاوی ناوبراو لە دوای بڵاوبوونەوەی وێنەی ڕاستپاردنی لیستراس بۆ سەرۆکوەزیرانی وڵاتەکە بۆ جەماوەریە وڵاتە شۆکێنەر بوو. هەرچەندە لە چوارچێوەی پادشایەتی دەستوریدا دەسەڵاتەکانی سنووردارن کە واڵتەر باجهوتی پسپۆڕی یاسایی کورتی دەکاتەوە لە مافی ڕاوێژپێکران و مافی هاندان و مافی هۆشداریداندا. بەڵام لە بەریتانیادا ڕاستپاردنی سەرۆکوەزیران و هەڵوەشاندنەوەی پەرلەمان و ڕاگەیاندنی جەنگ و سەرۆکایەتی فەرمی ئاهەنگە نیشتیمانیەکان و سەرۆکایەتی کەنیسەی ئەنجلیکانی لە دەسەڵاتە یاساییەکانی ئەون و سوێندی یاساییش بە ناوی ئەوەوە دەخورێ. هەرچەندە ژیانی ئیلیزابێس بە هەوراز و نشێوی زۆردا تێپەڕیوە، تەنانەت مشتومڕی زۆری لێکەوتوەتەوە و بوونی ئەو پۆستە بە گرانی لەسەر خەزێنەی وڵات ناوبراوە. هەندێک جاریش بەهۆی هەڵوێستە نەرێنیەکانی بە تایبەتی لە پەراوێز خستنی شازادە دیانا و دواتر ناچارکردنی بەجیابوونەوەی لە شازادە چارلز ڕەخنەی زۆری بە دوای خۆی داهێنا. بەڵام دوجار ناوبراو وەکو هێمای یەکپارچەیی وڵاتەکە و پادشای وڵاتانی کۆمەنوێلز مایەوە. دیاریکردنی شا چارلزی سێیەم وەکو پاشای نوێی بەریتانیا و وڵاتانی کۆمەنوێلز قۆناغێکی نوێی ڕەوتی پادشایەتیە لە وڵاتە، چونکە چاوەڕوان دەکرێ ناوبرا و هەندێک چاکسازی گرنگ لەو دامەزراوە مێژوویەدا بکە کە گرنگترینیان کەمکردنەوەی ناونیشانە پاشایەتیەکانە کە دەوترێ بەنیازە و ناونیشانانە بۆ 7 کەس کەم بکاتەوە. ئەمە جگە لەوەی چاوەڕوان دەکرێ زیاتر لە جاران گرنگی بە پۆستی جێنشین بدا. پادشای نوێ بەنیازە کۆشکی باکینگهام بکاتە مۆزەخانەیەکی نیشتیمانی و هەمووان بتوانن سەردانی بکەن و ئەویش تەنیا نووسینگەیەکی لەو کۆشکەدا هەبێ. دەوترێ بڕوای بە مافی چارەنووسی وڵاتانی کۆمەنوێڵسیش هەیە لە کورسی بەریتانیا. چاودێران چارلزی سێیەم بە پاشایەکی شارەزا و دانا دەزانن، چونکە ماوەیەکی درێژخایەن وەکو ڕاوێژکاری ئیلیزابێسی دووەم لە نزیکیەوە بووە و شارەزای نهێنیەکانی بەڕێوەبردننی ئەو پۆستەیە. چەندین ساڵیش لە ناوخۆ و دەرەوەی بەریتانیادا نوێنەرایەتی ناوبراوی کردووە. چارلزی سێیەم بەو پێی شارەزایی باشی لە ئیسلامدا هەیە، پەیوەندیەکی زۆری لەگەڵ مسلمانانی وڵاتەکەی و جیهانی ئیسلامیشدا هەیە. لە دوای 11 سێپتەمبەریش بەرگریەکی زۆری لە مسلمانان کرد. هەر بۆیە پێشبینی دەکرێ ڕایەڵەیەکی باش لەگەڵ مسلمانانی وڵاتەکە و جیهانی ئیسلامیدا دروست بکە.